هەشت ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا کەریم کابان تێدەپەڕێت. کەریم کابان لە گەڕەکی مەڵکەنی لە شاری سلێمانی لەدایک بووە و نازناوی کابان بۆ دایە گەورەی خانەوادەکەیان ئەگەڕێتەوە. خاوەن ئەرشیفێکی زۆر ڕەنگین بوو و نزیکەی 20 گۆرانی تۆمارکراوی هەیە. کەریم کابان هونەرمەندێکی گەورەی کوردستانە و خزمەتی زۆری بە کاروانی هونەری و گۆرانی کوردی کردووە و شوێن پەنجەی بە نوێکردنەوە و گەشە پێدانی ئەو هونەرەوە دیارە. کەریم جەلال مەحموود ناوی تەواوی ئەم هونەرمەندەیە و بە کەریم کابان ناسراوە. ساڵی 1927 لا گەڕەکی مەڵکەندی شێخانی شاری سلێمانی لەدایک بووە. مامۆستا کەریم لە ئامێزی بنەماڵەی کاباندا گەورە بووە کە بنەماڵەیەکی دیار و ناسراوی شاری سلێمانین و چەندین کەسایەتی گەورەی سیاسی و کۆمەڵایەتی و ڕووناکبیری و هونەریان تێدا هەڵکەوتووە و خزمەتێکی زۆریان بە کاروانی تێکۆشانی کوردایەتی و هونەری و ڕووناکبیری کردووە. مامۆستا کەریم کابان هەر لە قۆناغی خوێندنی سەرەتاییەوە خولەی هونەری گۆرانی بووە و بەشداری چالاکیە هونەریەکانی قوتابخانەکەی کردووە. ساڵی 1940 یەکەم گۆرانی وتووە. ڕادیۆی ئینگلیزەکان لە سلێمانی و ڕادیۆی کوردی بەغدا و ڕادیۆی شۆرشی ئەیلول سێ دەروازەی گرنگ بوون بۆ ئەوەی دەنگی کابان سنووری شارەکەی ببڕێت و لە سەرانسەری کوردستانی گەورەدا دەنگ بداتەوە. دواتریش لە ڕێی تیپی مۆسیقای سلێمانی و کەناڵەکانی دیکەی دەنگ و ڕەنگی میدیا و بەهۆی دەنگە بە سۆز و ڕەسەنەکەیەوە زیاتر ناسرا و جێگەی لە دڵ و دەرونی خەڵکی کوردستاندا کردەوە. ئەم هونەرمەندە گەورەیە سەرباری خزمەت و بەخششە زۆرەکانی لە کای هونەردا لە مەیدانی تێکۆشانی کوردایەتیشدا شوێنی دیارە و پیاوێکی کورتپەروەر و بە هەڵوێست بوو هەر بۆیەش ڕوبەڕووی ڕاونان و نەفیکردن بۆتەوە. بەڵام ئەوانە کۆڵیان پێنەداوە و لەگەڵ کاروانی تێکۆشانی کوردایەتی لە شار و شاخ ڕێی کردووە و خۆشترین گۆرانیەکانیشی یاران وەسێتم و شەو لە سەردەمی شاخ و لە ڕێی تیپی مۆسیقا و ڕادیۆی شۆرشەوە پەخش کراون و خەڵکی کوردستانیان سەرسامە کرد. ئەگەرچی مامۆستا کەریم کابان دەرچووی هیچ دەستگا و دامەزراوەیەکی هونەری نەبووە و نزیکەی 20 گۆرانیشی هەیە، بەڵام بەهۆی ئەوەی خاوەن دەنگێکی ڕەستەن و ئەفسوناوی و خاوەن سەلیقە و ستایلی تایبەتی و خۆی بووە بۆتە ئەو هونەرمەندە گەورەی کە جێی شانازی هەمووان بێت. ئەم هونەرمەندە گەورەی کوردستان ڕۆژی 4 کانونی 2016 لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. چی حسرتا یا ورو یاری انیسم آهو عشقی حسرتا آفرین هی بارک الله دیده گریان شو آفرین هی بارک الله دیده گریان شو